کارگاه زوم و هفشهوه وی لهرما کردستان دبنه هوکار بو نچونا سرمایه نافخوا بو دربه دبنه هوکار بر همین به دستخوا دخن به پشراستی و بدو دلی بکار مینن کوالیتیا وانیا بلنده تندرستن وک میوان آمج وی واری ده سپوره به آمجه پیکر به تام و خوشترن جیه بلگل ین هاورده کری یه نافخوا جنزیگ و حکومت هرما کردستان بخوا چافده لسد دخماوی چنده ده باشترین برهم بو ولاتیان بینه بردست کرن افجی دبه هوکاره و جاندن آبوریا ولاد داویده هروها کاریگریا وه لسر هاندان آجالداران جبو بدست خستنا چلین تایبت بشیر و باشتر کرنا تخم و جورنوان اوه چنده جالی آبوری و کاریگریا خواه هی جبو زیده کرنا داهات آجالداران و جوتیاران بخواه جبر کل آلیه که نرخ آجالان وان بلنده باو لآلیه که دنجی رجا برهم آینا شیر جی زیده ده با وکده آماران ده من بحث کرد چقدر زیده وی هفته لگل سالات شوی. امیز دتر به پرسه گوتو بیش بکن به میوانداریا رهبر سامان آجالان وزارت چاندنی و چافکانی آفی هرما کردستان رزدار فراس صدیق دم باش بخیر هاتی که فراس جوتیار هیا بیجیتن ساله که ده بری کارگاه زوم وکن من 4 چهل هبونه 4 مانگی هبوه استه گیندویتی بچل زیادی کردوه ام کاریگریه که کارگاهی که اول سر کرتی آجالداری لهرمی کردستان چاوا دبینیم چاوا ل بشارو جاوید نارن. الله سپاس بو بارستان طبعا کارگاهی زوم یعنی تویم بلین پروژه زوم یکی کلا پروژه گرینگا کان لهرمی کردستانه که ام پروژه راستخو هاوکاری جوتیارانه که و پروژه‌ای که اتوانین به مصطلحی که ترا وصفی کین پروژه‌ای که خونویسته خو اگر ام پروژه فکری دامزراندنی ام پروژه انجوانتر بلین بەرهمێنانی شیر و شیرەمەنیەکان ئەگە بە شێوازەکانی دیکە بێ مەسەلەن ئەم پرۆژەیە بیری لەوە بکردایەتەوە کۆمەڵی ئاژەڵی خۆی هەبێت و شیر لەو ئاژەڵانە وەرگێت دواتر لە کارگەکانی بیکات بە بەرهەمەکانی شیر جیاوازیەکەی لەو قازانجەکەی لەوانەیە زۆرتر بووایە وەکو تەخەسوسی خۆم وەکو بواری خۆم بەڵام پرۆژەیەکی خۆنەویستە لەبەر ئەوەی کە ڕوئیای ئەم پرۆژەیە یان مەبەستی پرۆژەکە زیاتر لە ڕوانگەی ئەوە بۆ خزمەتی جوتیاران و خزمەتی خاوەنکاران و خزمەتی ئاژەڵداران بکرێت لە هەرێمی کوردستانە تا گرفتی سەرەکی لە هەرێمی کوردستان بە نسبەت ئەوانەی کە لە بواری بەرهەمێنانی بەرهەمی ناوخۆ و بە تایبەت بواری سامانی ئاژەڵە کارەکەن بابەتی ساختکردنەوەی بەرهەمەکانیانە کاتێک داواکاریان لە حکومەتە کە هاوکاری بکرێن بە ئالیک یان بە تەحجیمکردنی هاوردە لە دەرەوەی وڵات هەمووی بەرمەبنای ئەوەیە کە بەرهەمەکانیان ساغ نابێتەوە فبۆیە ئەم پرۆژەیە ئەتوانین بڵین لەو سەری چارەسەری کۆتا چارەسەر یان ئەتوانین بڵین ناتیجی نیهایی پرۆژەکە ئەوەیە کە دێت بێگرفت ئەو جوتیارە لە دەڤەرەکەی خۆی لە مەنتیقەکەی خۆی کە پێشووتر احتیمالە ئەو شیرەی بەرهەمێنە ڕۆژێک ئەو دوکانداران ئەو مارکێتە بەرهەمەکانی لێوەرەگرت و ڕۆژێک لی وەرناگرت ئەمڕۆ زەمانەتێک هەیە لە ئەو جوتیارە کە پرۆژەیەک هەیە لەو مەنتیقەیە بە دڵنیایی و بەرهەمەکانی ڕۆژانە لێوەرەگرێت و بە نرخێکی گونجاو کە بتوانێت قازانجێکش لەوە بکات ئەمە ئەم پرۆژەیە کاریگەری ئەبێت لەسەر گەشەسەندن و پەرەسەندنی کۆی کەرتی ئاژەڵداری لەو سنوورە و هیوامان وایە ئەم فکرەیە و ئەم دیدگایەوە ئەم بۆچوونە بگوازرێتەوە بۆ تەواوی هەرێمی کوردستان بیرمان نەچێت کاتێک کە ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە طبعاً ئاژەڵداری بە شێوەیەکی گشتی بۆ دوو مەبەست بەخێوەکرێت جانبێکیان سوودوەرگرتنە لە شیرەکەی و جانبێکی دیکە سوودوەرگرتنە لە گۆشتەکەی وەختی ئەمە لە شیر بەرەو پێشوین وەختێک لە سنووری منتیقەی بارزانە بە تهدید بڵین کەرتی ئاژەڵداری بەرەو پێشەچێت و شیرپارەیەکی باشەکە و بەرهەمی شیر زیادە بێ ئێمە زانین لە نەتیجەی ویلادەمە دروستە بێت لە ئاژەڵە و ویلادەش احتیمالی 150 بە 50 کە نێر بێت و 50 مێ بێت و لە دنیای ئەمڕۆیە ئەزانین تەنانەت گۆشتی سووریش بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە ئەمە مساعد دەبێت بەوەی کە کاریگەری بێت لەوەی کە دابینکردنی گۆشت بۆ هەرێمی بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان لە زڕی ئەو زروفەی کە هەیە وەکو ئاماژەمان پێدا کە نرخی گۆشت لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەوە لە دنیاە ئێستا بەرەو گرانی دەڕاتە لە ئاخیرەکەدا لە کوتاییدا ئەنجامی کارگەیەکی وا لەسەر ئەوە دەبێت نرخی گوشتی دابازی ژبەرک و ئەژمارە ئاژەڵانژی زیدە دەبە لە هەرێما کوردستانê هەری زێدا و ئاژەڵێن و یەنشینە ئەم بێژین زیدەتر لە هەرێما کوردستانێک و پشت پێتێ گرێدان یەن کیڤەنە لە هەرێما کوردستانê ez barim زیاتر هاورده دەکەن چ جوورن بەڵێ طبعا ئەسناف زۆرن لە هەرێمی کوردستانەوەی هاوردە ئەکرێت بە حکومیەوەی کە بیئەی هەرێمی کوردستان جیاوازە
لەو منتیقانی منشەئی ئەساسی ئەم ئاژەڵانە بۆیە زۆر جار لێ ئەدرێت لەگەڵ ئاژەڵی مەحەلیا کە فیرازدەیەک ji xalên giringên te behs kir behsa wê çendê bû ku saxkirina berhemên ajeldaran berhemên şîremeniyên Herêma Kurdistanê ye ku beşeke vê vedgere bû xelkî bixwe bû bikarberan bixwe hûn çi gotineka we bû bikarberan bixwe heye ji bo ku ew bixwe ji bine palpiştek bû kes û karên xwe bo ajeldarên Herêma Kurdistanê بەڵێ پێشەوە حەزم کرد ئاماژە بەو ئەسنافانە بدەین کە لە هەرێمی کوردستانە بەخێوەکرێت طبعاً جەرسی یەکێکە لەو سنفانەی بەخێوەکرێت ڕێژەی چەوری لە شیرەکە زۆرە و حجمی ئاژەڵەکە بچووکترە یعنی قەبارەکەی و ڕێژەی ئینتاجی شیرەکەی کەمترە مقارنتەن بە هۆڵشتاین و ئەسنافەکانی تر هۆڵشتاین بەخێوەکرێت لە هەرێمی کوردستانە و سنفێکی دیکەش لە هەرێمی کوردستان چەند سنفێکی دیکەش لە هەرێمی کوردستان بەخێوەکرێت طبعاً دوای ئەوەی کە لەگەڵ ئاژەڵی مەحەلی و ئاژەڵی خۆماڵی لێکە درێت بۆی تەحملی ظروفی بی هەرێمی کوردستان بکات طبعاً بابەتێکی گرنگە و پرسیارێکی گرنگ بروژان جەنابەت طبعاً لە هەرێمی کوردستانە ئێمە پێشووتر یعنی ئەگە باسی چەند ساڵێک پێشی ئێستا بکەین پێش زۆربوونی کارگەکانیان پرۆژەکانی بەرهەمێنانی شیر لە هەرێمی کوردستانە کە باسی شیرەکەین ئەو شیرە سروشتی چاوانی کە ئاژەڵیان هەیە لە ناو پرۆژەکانی خۆیانە چ پرۆژێکی گرنگی وەکو زووم کە شیر لە جوتیاران وەرەگرێت ئێمە بەکاربەری ئێمە یان بازاری ئێمە دوو جۆرە بەرهەمی لێبوو بە حقەت لە هەرێمی کوردستانە بەرهەمێک کە بەرهەمی هاوردە بوو طبعاً بەرهەمی هاورداوی کە لە قوتون راولی بڵی لەسەر و بۆ شێوازەی کە لە مارکێت و مۆڵەکانە هەیە بەرهەمی خۆشمان ئەوها ناسراوەتەوە کە لە ناو منجڵ و لە ناو ئەو شێوازە تەقلیدی و کولتوری کە هەبووە لە بازارەکانی هەرێمی کوردستانە ئێستا بەرهەمێک هەیە لە بازارەکانە بەرهەمێک لە پاکێجینێکی جوانی بۆ ئەکرێت ڕێکوپێک بەڵام بەرهەمی ناوخۆیە فەئەمە لێرە ئێمە بە حقەت گرنگە ئیعلام و ڕاگەیاندنەکان و هاوڵاتیانی ئێمەش حقەت ڕوو لە بەرهەمانە بکەن چکە بیرمان نەچێت هەتا ئەو بەرهەمانەی کە ئێستا بەداخەوە بە ناوی بەرهەمی خۆماڵی ئەفرۆشێتەوە پاکێجینەکەی وا ئەکرێت کە تابعێکی کللتوری پێوە دیارە زۆر جار شیری تۆز و بەرهەمی سناعی تێکەڵەکرێت و بەرهەمی سروشتی ئەفرۆشرێ بە هاوڵاتیان ئەم بەرهەمانی خۆمان بەرهەمی ناوخۆیی هەرێمی کوردستانە جگە لە جانبەکەی کە ئەمە لە هەموو دنیا وایە بەرهەمی ناوخۆ هاوڵاتیانی ئەو وڵاتان نرخێکی زیاتری پێدەن یەک بەرمەبنای ئەمە بەرهەمی وڵاتەکەی خۆتە و دعمی منتەجی مەحەلی خۆتە و دعمی اقتصادی وڵاتی خۆتە لەلایەکی تریشەوە منی هاوڵاتی بۆ ئەوەی کە من پارێزراوتر بن و لە ڕۆوە تەندروستیەکەەوە دڵنیابم لە بەکارهێنانی بەرهەمێکی ناوخۆیی تەندروست ئێمە بێ ڕوو لە بەرهەمەکانی خۆمان و بەرهەمی خۆماڵی بکەین gelek spas Rêzdar Firas Sidîq rêveberê giştiyê samanê ajalan li Wezareta Çandemî Çavkaniyên av spas bamede bûnewe.